ئەم غەڵەتە لە ناو نوێژە دووبارە مەکەڕن بۆ ئەوەی نوێژەکە دروست بێ ئەجری تەواو دەستکەوێ خەڵکێک هەیە الله أكبر الحمد لله رب العالمين الرحمن الرحيم ڕێک دەسەکا بە فاتحة بسم الله لەبیرەکان لە کاتێکە لەسەر مەذهبی ئیمامی شافعی ئەگەر کەسێ بەعنقەس بسم الله فاتحة نەخوێنێ کە زۆر بمان ناوچەکەمان لەسەر مەذهبی ئیمامی شافعیە بۆ چوونەکان زیاتر لەوانە وەرێگرین نوێژەکەی بەتاڵە بسم الله تەنیا لە سوورەتی فاتحەیە خۆشەویستانم بەشێکە لە سوورەتەکان یعنی تۆ ئەگەر بێت و لە هەر جێگێکی ئێستا قورئانێ بێرە بیکەڕۆ لەسەر ڕیوایە حەفظ تەماشایکە ئێژە بسم الله الرحمن الرحیم دوای ئەوە ڕقم یەک دانە یعنی بەشێکە لە سوورەتەکە لە غەیری سوورەتی فاتحە باقی سوورەتەکان خلافی تیان نییە بەشێک نییە لە سوورەتەکە یعنی بسم الله الرحمن الرحیم قل هو الله احد قل هو الله احد سەر بەخۆی بسم الله بەشێک نییە لە قل هو الله احد و هەروەها بۆیە ئەگەر نوێژت کرد ئەم پەلەپەلەیە باوە و لێ نەکا بکەویتە ناو ئەو غەڵەتە کە زۆرێک لە خەڵکی تێیەکەوێ هیوادارم بابەتەکە گەیشتووی. سەلام عەلەیکوم.